ئەگەر جەنگ ڕوو بداتەوە چی ڕوودەدات لە ناوچەکەدا؟ جەنگی گەورە لە دەرگای ئێراندا ماوەی تەنها سێ کاتژمێر ماوە تا ئێرانیەکان بۆ هەمیشە خۆیان قوتار بکەن لەو زەبر و زەنگەی کە ئەمریکی و ئیسرائیلەکان بەڵێنیان داوە بەسەریاندا ببارێنن. دوای هەوادەیە ئیدی تاڕوخانی یەکجارەکی ڕژێمەکە دەست هەڵناگیرێت و تا فەرماندەیەکی سوپای پاسداران مابێتەوە جەنگە ماڵوێرانکەرەکە بەردەوام دەبێت. ئەمە گوتەی بێنیامین نەتانیاهۆیە. ئیسرائیلیەکان لە ماوەی ئەم ئاگربەستەدا زیاتر لە 100 فڕۆکەی تریان ئامادە کردووە، جگەلەوەی لە ئەمریکا زیاتر لە 120,000 سارۆخی هایپەرسۆنیکیان وەرگرتووە لە ڕێگای چوارژووری ئۆپەراسیۆنی تایبەت سەرقاڵی ئامادەکاری جەنگی دووەمن. ئیسرائیلیەکان دەڵێن لە ناوخۆی ئێراندا دوو ژووری عملیاتیان هەیە کە ڕاستەوخۆ پەیوەندیان بە ژوورەکانی تر هەیە و بەردەوام ورترین زانیاری دەگوازنە و ناوچە و شوێنە هەستیارەکان دیاری دەکەن لەگەڵ شوێن و جوڵەی سەرکردە و فەرماندەکان و ناوەندە موشکیەکان. ترامپ گوتی ئیدی ئەم جارە لە ناوەندە خزمەتگوزاریەکانی وەکو سەرچاوەی پاڵاوتنی ئاو، پرد و ناوەندی سوتەمەنی و ناوەندە خۆراکیە باڵەکان و کارگەکان دەدەن کە ئەوە شوا دەکات ڕاستەوخۆ حکوومەتەکە پەکی بکەوێت. جاری پێشوو لە هێرشە ئاسمانیەکاندا لە ڕێگای 275 فڕۆکەی جەنگی لە ماوەی 40 ڕۆژدا 121,000 ناوەند و شوێنیان بە چڕی بردومان کردەوە و سەرجەمپێگەکانیان خاپور کردبوون. فاتیما موهاجرانی گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران گوتی زیانی جەنگەکەمان لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل 277 میلیارد دۆلارە. ئەو زیانە تەنها باسی خاپورکردنی توانای سەربازی بوو. زیانەکانی ئێران لەو جەنگەدا جگا لە خەرجی سەربازی بریتیە لە 450 میلیارد دۆلار، واتە ئێستا بتەوێت ئێران بخەیتە پێش دۆخی 28 شوبات لە نیکەم نیو تریلیۆن دۆلارت پێویستە. جگە لە زەرەر و زیان و ڕێژەی هەڵئاوسان زیاترە لە 350 واتە ئەو شتومەک و کاڵە و خواردنانەی پێشتر بە 1 ملیۆن تومەن بووە ئێستا بە زیاتر لە 4 ملیۆن و نیو تومەنە. و ڕێژەی بێکاری دابەزیوە بۆ 82 لە 190 کارگە و کارخانەکان دەیان خستووە لە ترسی بردومان. بەپێی زانیاریەکانی ئاژانسی ڕۆیتەرز ئەگەر ئێستا بەم دۆخەوە ئەمریکا و ئیسرائیل واز لە ئێران پێێنن، حکوومەتەکە هەر تەنها 90 ڕۆژ بەرگەی ئەو بارودۆخە سەختە دەگرێت و پاشان دادەڕوخێت و توانای وەڵامدانەوەی خەڵکی و داواکاریەکانی نابێت. زیانەکانی جەنگەکە هەر تەنها لە ناوخۆی ئێراندا نین، چونکە لە ئێران و یەمەن و لوبنان و عێراقیش جەنگ بووە. ئەمریکا گورزی گەورەی لە هاو ئاوازەکانی ئێران داوە. جەنگی ئەم جارە جەنگێکی تەواو سەیر و سەمەرە دەبێت. ئێران بۆ دوایین هەناسەکانی مانەوە و ئیسرائیل و ئەمریکاش جەنگی شکۆ و شانازی ئەنجام دەدەن. هەر بۆیە چاوەڕێ دەکرێت جەنگێکی فراوان و یەکلاییکەرەوە ناوچەکە بکرێت.